ئێمە دەمانەوێت بزانین بەگشتی باسی سەردەممان بۆ بکەین چۆن دەڕوات. وەڵا دوو-سێ ساڵە ئێمە ئیشەکانمان تقریبەن ینی چۆتە سەر ڕەوتێکی باش بە حکمەوەی کە ئێستا بە بەرنامەتر کارەکەین بە پلان و بەشێکی زۆری ئیشەکانمان بە چۆنەوەی تەکلیف لە وەرژێڕەکەین بۆ ئەوەی کە هەندێک سەرچاوی گرنگ هەیە کە کتێبخانەی کوردی پێویستی پێیەتی بۆمان تەرجەمە بکەن و هەروەها بەرنامەمان وا دائەڕێژین کە هەمە ڕەنگ بێ ینی بڵێن سەرچاوەکان و کتێبەکان و ئەنجا ئێمە ئەتوانم بەبێ هیچ ینی با بڵێن مبالغەیەک بڵێم کە لە کوردستانە ئێستا ڕەنگە کابرێک نەبێت ینی لە ئینا بۆ سەردەم لە ڕووی هەم کوالیتیەوە و هەم لە ڕووی ژمارەی و کتێبانە کە چاپی ئەکا و هەم لە ڕووی ینی با بڵێن ئەو پلان ڕێژی و هەر جدیەتی گوتاری ڕۆشنبیریەوە بە هەندوەرگرتنی گوتاری ڕۆشنبیری و هەڵبژاردننی کتێب و سەرچاوی گونجاو بۆ قۆناغەکە و بۆ کتێبخانەی کوردی. ئێستا هەر بۆ نمونە ئێمە پار 100 کتێبمان چاپ کردووە ئەم ساڵ کە 3 مانگی تێپەڕیوە لەم 3 مانگە ئێستا بۆ ئەم پێشانگای ئێمە 40 ناونیشانی تازەمان هەیە 40 کتێبی تازەمان هەیە. پێشانگا چۆن هەڵدەسەنگێنن ئەم ساڵ جیاوازی لەگەڵ ساڵانی پێشوو چییە؟ ئەتوانم بڵێم ئەم ساڵ تا ڕادەیەک باشترە لە چاو ساڵانی ڕابردووە ینی هەندێ دەستگای چاپ و بڵاوکردنەوە هاتوون کە پێشتر نەهاتوون هەندێ سەرچاوی باش هاتوون هی دەستگاکان کە لە ساڵانی پێشوا کەمتر ئەبینران ینی ژمارەی و کتێبە باشەکان زیاترن بەڕاستی. توانم بڵێم یەک دوو هەنگاو لە چاوپار و پێرار و ساڵانی ترا چۆتە پێشەوە. سەردەم وەزعی چۆنە لەگەڵ پێشانگا؟ سەردەم باشین ینی منەوەی سامە ینی مە سێم ڕۆژە من ئەم دوو ڕۆژە لێرە بووم دوێنێ و ئەمڕۆ لێرەم بەڕاستی جم و جۆڵێکی زۆرە بینم لە ئەوە خۆشتانەی بینن ینی کە دوایی خۆشتان دەتوانن تەسویری بکەن نەزانن کە چەند پێشوازی هەیە لە چاپکراوەکانمان بە حەقەت ینی بە هەردوو ڕەگەزەکە و بە توێژە جیاجاکانیشەوە.